بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت كاتيك آسمان لدلتو پارچە پارچە دەبێت كاتيك ئەستێرە و هەسارەکان پەرش و بڵاو دەبنەوە و ورد و خاش دەبن كاتيك دەریاکان دەتەقێنرێنەوە وإذا القبور بعثرت علمت نفس ما قدمت وأخرت كاتيك كگۆڕەکان ژێرە و ژوور دەکرێن مردووەکانی ناویان دەهێنرێنە دەرەوە و زیندوو دەکرێنەوە ئەوسا هەرکەس دەزانێت چی پێش خستووە و چی دوا خستووە چی دەست پێشکەری کردووە و چیشی هێشتۆتەوە لە کار و کردەوەی چاک یا خراپ کە خەڵکی دوای خۆی چاویان لێ کردووە يا أيها الإنسان ما غرك بربك الكريم أي إنسان تو چی وای لێ کردویت کە سەرکەش بیت بەرامبەر پەروەردگاری میهرەبان و بەڕێزت چی وای لێ کردویت کە وەکو پێویست قەدری نەزانیت نافەرمان و یاخی بیت الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك بمرجك أو پەروەردگارە تۆی دروست کردووە بەڕێک و پێکترین شێوە بە جوانترین شێواز ئەندامەکان هەموو لە شوێنی تایبەتی خۆیاندا دانراون کە بتوانن کار و فەرمانی خۆیان بە چاچی ئەنجام بدەن و ئەو ئەندامانەش کە جوتن قەبارە و درێژی و شێوەیان چون یەکە جگەلەوەی کە یارمەتی و تەبایەکی تەواو هەیە لە نێوانیاندا و هەمووان هاوکارن لە هەر شێوە و شێوازێکدا کە ویستویەتی تۆی ڕێک خستووە و ئەندامەکانتی بەیەکەوە لکاندووە كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون واز بهێنن لەبێ ئاگایی نەدەبوو بیت بەرامبەر ئەو پەروەردگارە جوانکارت سەرڕای ئەو هەموو ڕوونکردنەوانە بەڵکو بڕوا بە ڕۆژی پاداش ناکەن بێگومان ئێوە چاو دێرتان لەسەردانراوە لە فریشتە بەڕێزە تۆمارکارەکان کە ئاگا و زانان بە هەموو ئەو کار و کردەوە و ڕەفتارانەی کە ئەنجامی دەدەن إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين سەرنجام بەڕاستی چاکان خدا ناسان لەناو ناز و نیعمەتدا ژیانی پڕ لە شادی و خۆشی دەبەنە سەر بێگومان تاوانبار و تاوانکارەکانیش لەناو دۆزەخدا ژیانی پڕ لە ئێش و ئازار دەبەنە سەر کە لە ڕۆژی قیامەتدا دەخرێنە ناوی و دووچاری دەبن وما هم عنها بغائبين لناویدا ئەوان بە هیچ شێوەیەک ڕزگاریان نابێت و ناتوانن لێی دوور بکەونەوە و خۆیانی لێ بشارنەوە وما أدراك ما يوم الدين ثم ما أدراك ما يوم الدين جاتۆ ئەی ئینسان چوزانیت ڕۆژی قیامەت چییە و چۆنە پاشان تۆ چوزانیت ئەو ڕۆژە چۆن ڕۆژێکە چەند سەختە چەند سامناکە چەندە پڕ لە مەینەتە يوم لا تملك نفس لنفس شيئا والأمر يومئذ لله ئەو ڕۆژە کەس فریای کەس ناکەوێت کەس هیچ شتێکی لەدەست نایەت بۆ کەسانی تر ئەو ڕۆژە هەموو شتێک بەدەست خوددایە فەرمان تەنها فەرمانی پەروەردگاری داد